ئەگەر خەوی کافی نەبێت لە 8 ساعات کەمتر نەبێت ئینسانەکە تووشی شڵەژانی دەرونی ئەبێت، ینی کاریگەری لەسەر هەموو جەستەی ئەبێت. بەڵام بۆ ئەوەی ئەمە ڕوونەدا خەو کەی پێویستە و لە چ کاتێکە لە کاتی ضروری خۆیە، ینی پێش ئەوەی مەسەلەن سعات ئەبێ مەسەلەن هەمومان خەوت بین نەک مناڵ، ئەگەر ڕاستی بێ لە سعاتەوە نابێ ئێمە بەخەبەر بین. 2 سعات پێش خەوتن نابێ ئێمە سەری شاشەمان کرد بێت، هیچ جۆرە شاشەیەک، ینی مەبەستمان شاشەکان بە عامە، ئیتر شاشەی مۆبایلە، شاشەی ئایپاتە، شاشەی تەلەڤیزیۆنە. لەبەر ئەوەی شاشە کاگە دانیار 2 زەرری گەورە لە ئێمە ئەدا، بە تایبەتی لە مناڵ. ئێمە باس لە مناڵ و هەرزەکارەکەین. یەک کاریگەری لەسەر تەرکیز هەیە، سەرنجدان. 2 کاریگەری لەسەر یادگە هەیە، زاکیرە. و خۆت ئەزانی یادگە و سەرنجدان یان زاکیرە و تەرکیز چارەنووسی ئینسان دیاری ئەکات، یعنی ئینسان تەنها لە ڕێگەی بیرکردنەوەی تەندروستەوە چارەنووسی خۆی دیاری ئەکات.